ناري أنا اللي كده بيبرع والله شيء ودستان كاتشو أتو دائم وسعاد قلقي غمباري پێی نایە وەتی سابیرت بەجێشتێ لە شەریکەی نەمای 24 ساعت پێش و کار دێ و دەچی کاکەوە معقول نییە آخر معقولة معقول ايش سادة بيه شاء الله الصبر تبع ايش سادة بيه سادە کورە ئەمنی هەڵە خەڵەتێنی کورە دەوەرە دوو قسانە لەگە بکە دەدی دڵی خۆل لۆ من بکەوە ئەمە براتم خۆ یەکەچی غەریبە نیمە کورە هەیە ڕەحمن لە بابت ئەتو سڕت لۆ هەر لە بەقوەتە سر نییە لە گۆڕێ باوەڕکە شتێک هەبە پێم دەگوتوی نەسر هەیە و نەیت ئەو بەڕاستە یعنی ئەگە شتێک هەبە لە گۆڕە پێت دەگوتم ئەرێ بەخوای پێم دەگوت هیچ نییە لە گۆڕێ باوەڕت هەبێ باشە فەرە لۆ لیاندای لۆ شەریکەت بەجێهێشت سوارە لۆ کوژدە فەرهاد ئەدی ئەو پرسیارانە هەموو جوابیان ناوێت جوابیان هەموو هەیە و حازرە بەڵام وەختی دێ وەختی خۆی دێ ئەم پرسیارەکان جواب دەدەمەوە کورە کاتی خۆی چ و حالی چ ئەمە هەمومان لە وەختی زائد دەژین فەرهاد ئەی ڕەحمە لە بابت سەفی ئەگەر ئەمن بە براگەوری خۆت دەزانی ڕجا لێ دەکەم جارش کە ئەم مۆزوعام لەگەڵ مەکەوە فەرهاد ئەتوو بەڕاستیتە لە زیاتی جارێکی 100 جاری کەت ئەو مۆزوعە لەگە باز دەکەم کاش خۆمە تو برای منی ڕوحی منی دەتەوێت لەبەر چاوم کەوێ نائاوی ئەم خۆم قڕکەم ئاخ سەفی ئاخ چ زولف و زەمانێک و ژیانەکە ئەمە تێداینە فەرهاد چارەبی ئینشاڵڵە چارەبی والله ئەوەی من بزانم قەت چانابی و هەروەش دەڕوا وەسە جەوهەر ماری برایمە فەندی دەنگ و باسییان نەبوو وڵات چ لێ بشارەوە کاک سەلمان برایمە فەندی تووشی دەردی خۆی بووە لۆ خێر ئەوە برایەکی هەیە تووشی مەشاکلی عایلی بووە لەبەر هەندێک وەزعی تێ بچووە دێزە باشە برایمە فەندی بە خۆی نەخۆشە چی پێ دەکری لە ئەو برایە سەرباری ئەوەش برایەکەی حاشا لێ کردیە ئەجە مادام ئەو برایە حاشای لێ کردی ئەو خەمیلۆ لێ دەخوا برایمە فەندی دلی زۆر فراوانە حتا بری پیاوەکی باشە ناتانی لەو گۆڕەی پشتە و برای بکە باشە سەجاوەرە برایە چی ئیش دەکات گەورەترین گەورەمەندی ئەو شارەیە کەس نییە نەیناسی باشە سەجاوەرە برایە ناوی چییە سابیر ئەوەی گەورەترین شەریکەتی جارەتی هەیە شەریکەکە سەر جادەی شێستی هەو بەڕاستی تا ئەرێ وەڵە بەڕاستی معقولە برایمە فەندی برای سابیر بی کاکە لەو معقول نییە کورە بابە سابیر نیوەی ئەو شارەی پێ دەکڕێت 2000 مەشاریع و تیجارەتی لە بەدەستیە بە یەک تەلەفۆنی دەگاتە ئەکبەر واحیدی کاک سەلمان ئەوانە هەمووی لەبە برایمە فەندی یەک دیناری ناینی چونکە سابیر پێی شەرمە برێ برایمە فەندی برامە بێزەمیری بەو حەدەی دیارە ئەو کابرا هەر هیچ لەخوا ناترسی گورە بابە لەخوا ترسانی چ ئەوە لێ ناگەرە کوڕەکەی هاتووی بکە کاکەزان چێوە سەجەوەر وە برایمە فەندی برێ پارەکە حازرە ئەگە دەژرێ ئێستا دەدەمێ لە بۆی بە ناڵە با پرسیش پێ بکەم بزان دەرێسێ ئەو جا وەختی جواب دەدەمەوە ئێدە زۆر چاک سەرچاوم ئەم ناڕاستم کاژ زەناتی بەڕاستەوە کوێ کاکە باشە باش کاکە ئەوە پارەکە ودا ئەوە چ کاگەنی یعنی معقولە جەنابەت چیە ویشت کردیا دیەم و تو برایەکی نینە کاکە ڕاستەوە برایەکدینە بەس معقول نییە تو چێ بازارە تەکسەکەت فرۆشتێ لە بەخاتی من سەفینجە دەڵێ ئەو ڕوو لە تو قەومایە شێ دەرێ سوێنێ لە من ناقەومی کاگانی دەبێ عەفوم بکەی ناتان ئەو پارەی لێ وەرگرم با قورعان چیدی ئەو قسانە پێ بەینی من تو تێک دەچی نازانم چ بێ بە قورعان شەرمەزارم کاکە هیچ مەرێ بەس دوعای خێرم لۆ بکە زۆرت لێ مەمنون هەرچەندە وەزعەکەشم زۆر ڕاستکە ئالی خێر چ بووە کاکە فەرادی برام تووشی دەردی خۆی هاتیە خوا نەکا یا ڕەبی خێرە کاکە فەرادی برام لە شەریکەیشی دەکردەوە نەبووی شەریکەی سابیری ئێستا بەجێ هێشتیان هیچ خەیرەوە شەشی زۆر تەبیعیە کاکە لەو شەریکەی زەلامە کوژرایە هەتی ئێستاش نازانم چییە باشە تو تەسەوڕ دەکەی فەرهادی برا دەستی لەو کوشتنەی هەبی وڵاهی تەسەوڕ ناکەم بەس پێ دەچی ئەو مۆزوعە زۆر شتی بکەی بە دووادا بێ خوا کەریمە ئیشاڵڵە هیچ نابی با فەرهاد پێ دەچی مشکلەشی هەبی نەژیرایە والله ئەوەی ڕاستی بێ هەتە ئێستا نەگیرایە بەس یەک دوو جاران تەحقیقیان لەگەڵ کردیە و زۆریش قەلەقە پێناچی فەرهاد دەستی هەبی لە کوشتنەکەی بەلام پێ دەچی دەستی لە مەشاکلی دی هەبی لەناو شەریکەی ئەتوو برێی یعنی بابم ئێستا لە مەرکەز شوڕتەیە ئەرێ وڵا لێ تەلەفۆنی لە بۆ مکرد باشە کارژگار چکەم ئێستا من وڵا چمەکە ئەمە چوومەکنی گوتی بە ئارازی برێ حەقی منی نەبی و ئاگای لە مارێ بوو مشکلەش دروست نەکا ئێ لەسەر چ گیرەیە کوشتنی سوارەی نا کوشتنی سوارەی چی ئەدی چ تریاک بەرێ تریاک
بابە سێچار لۆرەی ئەشارینەوە هەندێک تریاکی تێدایە. یعنی بابم بۆی لێ هات تیجارەتی تریاکی بکە؟ ئێستا وعدی وەی نییە. با ئەمە ڕێچارەکی بینەوە کە بابت ڕزگارکەین. بەسەر ڕزگاری دەبێت هاوار. کاگەڕاست ئەتوی خۆت مشۆژ مەکە. ئاگاد لە ماری بێ ئەوە ئیشی منە. ێ باشە خۆ ئاشکرا بووە؟ ئەوە ئیلا ئاگە خەبەردراوی دەنا ئەو شتەقە دەها کەشم نابی. پاشە کاگرزگار ئەتوو برێی سوارە خەبەری نەدابی پێشەوەی بکوژرێ؟ وڵی احتیمالە بۆ ئاخری بینی بابت و سواری زۆرت ناخۆش بوو. کاگرزگار ئەم دەبێ ئێستا بچمەوە مارێ خەبەرشی مامیشم بدەم. باشە زۆر چاکە. ئەمە هەر شتێک بێ ئاگادارت دەکەمەوە. دەچن سێچا برادری بابیش دێنا. هەموو پیاوی گەورەنە. زۆر سەر. بزانم هیمەتە چی ناکەین بە هەموو لایەکی. مەمنونی کاگرزگار. سەرچاوم بڕۆ. سەرچاوم. سەرچاوم. سەفین ئەو بابیشم دانیشتیە ئەتوو زۆر خەمسابی هەتا زۆر معاملاتەکەی جێبەجێ کە سەفەرەکەی خۆمان بکەین. باشە دەسبێ ڕادەست بۆ معاملەتی دەکەم. کوڕی خۆم سەفی بەرێ ماڵە مادام وایە ئەمنیش هەشتم وەرەقەکەم لە بۆ دانانێ کوڕی خۆم پارەکەش تاتە دەبێت لە خۆتان لەگەڵ خۆتان نانە ماڵە تو خوارد زاد لێرەکەم خۆت تەکلیف مەکەم ئەو ئەزیەتەش مەدەخۆ. ئەوە چییە کوڕی خۆمە قزانە چێ دەکەی بۆرە والله بالله وتالله خۆزگا هەم وایە چما ئەمن دەم هێشت یەک دیناری لە بەشەرە چقەت بکەن. زۆر مەمنونم ماما ئەو پشتگرتنەی تو هەموو دینای دێنی لە بۆ من. هەرچەند ڕۆژێک زووتر بڕۆین باشترە. زۆر ڕاستە کەژار بەس مشکلەی فرادی ئەمنی کوشتیە ئاخ لۆ مشکلەی وی هێشتا حەل نەبووە. ماما ئەو مۆزوعە بە چ حەل دەی بە من نارەی تازە مۆزوعی کوشتنی کەتە ناوێ هەردوو ڕۆژ جارێک باجی شەڕتەی دەکەن و تاقیقی لەگە دەکەن. ئێ باشە کوڕم ئەمە چما پێ دەکرێت لە بۆی بکەین. بەس دوعای خێر. سەفی ئەمێ برادەرێکی مەحامی زۆر قەدیرم هەیە زۆر شارەزایە حەز دەکەی دەچینە کنەوی مۆزوعەکەی پێ دەرێ. نە ئەو هێشتا مەسیری دیار نییە لە بینی جیرانیە و نەجیرانیە. یاڕەبی خۆیان زۆر شکر. جا باشە سەفین دەکەی ئەمە ئیشی خۆمان تاخیرکەین لەبەر فەرهادی؟ ئەدی چیە کچم بڕەشی ڕادەوەستین چاوەڕێ دەبین سەبر دەگرین بڕەشی بزانانی وەزعەکەت چی لێ دێتەوە. باشە ماما ئەدی لەگە هەورەی چت کردەوە؟ وەڵڵاهی کوڕم چم کردەوە لەگەڵ ئەو هەردوو سڕە لەسەر ڕۆشتنەکەی خۆی. باشە ئەگە و ڕۆیشت ئەتو لەگە دوکانەکەی چ دەکەی؟ ئەمە تااقەتی جارانم نمایە کوڕم ئیلا ئەگەر بیفرۆشم. وەڵڵاهی زۆرم پێ ناخۆش بڕاتەوی ماما ئەو کوڕە قەناعەت ناکا. باشە سەفین لۆ ئەتو پاش داوام ناچێ سەر دوکانەکەی. ئەشهد بالله وەڵڵاهی ئەوەش وەیە. سێدەبا مشکلەی خۆمان و مشکلەی فەرادی حەل بکەین خوا کەریمە. ئەو تو بەڕاستیتە؟ ئەرێ وەڵڵا وا لە سزنێکەتیە. وەڵڵاهی مشکلێکی زۆر گەورەیە. لۆ گەورەیە ئەتو چیش لە ساویە با لە سزنێدا برزی. موزوع ئەوە نییە شتیدی لە گۆڕەیە. شتی چ؟ دوایە دەزانی بەس پێم رێ بەکر خەریک چی ئێستا چ دەکەم؟ نازانم برێم چ تاکیدم ئەو ڕۆژ سبەی ئەویش لو دەدرێ. نازانم ئەم زۆر نامرتاحم. لۆ نامرتاحی ڕەحمە لە بابت ئەوە نێ تۆرێ توولێ بۆوە ئەدی هەر ئەو نەبوو ئەتوی بەلێدادا. با ئەمە ڕێوەڵە ئەو بوو بەس ئەو جارە مۆزوع لە لێدانی گەورەترە. ئەنە چێ فەرات ئەتو زۆر دەترسێ. نا برام نا مۆزوع ترس نییە بەس حەز دەکەم لە مەشاکلیان بە دوور بم. وەڵا حەز دەکەم بزانی هەر ئەم خەبەر لە ساویدا. ئەو تو بەڕاستیتە؟ ئەرێ وەڵا بەڕاستیمە ئەم چەلەمێژ لە فرسەتێکیەوە هادەگەڕام. وەڵا دەنا حەز دەکەم بزانی ئیشێکی باش نەکردی. لۆ ئەمن ئەو ڕۆژە بوو کە لێ دەترسا. ئەو کە چ بکەین چارە؟ باشە ئەدی پێم برێت و ڕزگاری مەحامی دیت؟ دیتم چ برێت دێک وەڵا محاولە داوە. ئەدی شتنی زڕدا کرد؟ شێرنی زڕداکەم بۆچی چوومەوە ئەو مارە سەراو بم بوو هەشتی لایەکی کرد بوو مارەکان بەجێهێشت بوو بەخۆ بە ئومێدی دیار بوو هەرچی پارە و مارە هەیە هەمویان بردم. باشە پارەکە زۆر بوو؟ ئەرێ وەڵا بەس نازانم بە تاکید چەند بووە. باشە ڕەکە هیچی نمایە پارەکە؟ حتا زێڕەکانیشیان بردیە مارەوەدا. ئەو مشکلێکی گەورە ئەو موسیبەتە. باشە چ بکەین چارە؟ ئێستا دەچێم ڕزگاری مەحامی ببینم بزانم بۆ ناکە چاوم بە بابم کەوی. ئێدە باشە ئەم لەگەر دێ. نا ماما نا تو بە خۆت نەخۆشی دەنەشە ئیسراحەت بکە. کورە کوڕم ئیسراحەتی چی چما غەمی دینیا لێرە گرم ئیسراحەتی بکەم. ماما هیچ خۆت عەزیەت مەدە هەر شتێکە بوو ئەم تەلەفۆن لەبۆ دەکەم. ئێدە باشە کوڕم زوو تەلەفۆن لەم بکە چاوەڕێتم. خوا لەگەڵ. کوڕم بەسە وازدە و خارج جێبینە کوڕەکەم. بابە تاسو خوێنەوە مێشکۆ نایەتە دەرێ نا. لا حول ولا قوة إلا بالله. هەورۆ وا هەورۆ ئێستا دەتەوێت لەو تەنگانەیە تۆ من بەزی بێلی
تنگانەی چ الحەمدولله وەزعی کەژاڵ سەفینی وا تەرتیب دەبی دوکانەکەش دەتانی بەکرێ بدەیت یان بە هەر سەفین لەسەربی کوڕەکەم کورە جەرگەکەم ئەتوو دەڕۆی یەک بارە خەم داوەیە دلی منە تو دەرێت چێ خوانەکە بابە خوانەکە کوڕم ئەتوو دەچێ ڕێی هاتو نەهاتێ وا دەزانی ئەمن خەمێ ناخۆ دەزانم بابە دەزانم بەران ئیشاڵە زوو دەگەمێ وەزعەکە دەگۆڕێ خەورو بە تێنیتی و گرسیتی بەخێوم کردی و گەورەم کردی و هەتا پێ ڕاکەیشتی ئێستاش دەتەوێت بە خورت و خۆڕایی خۆت لە قورژی ماسیان بکەی خوانەکە ئیشاڵە هیچ نابی بابە هیچ نابی کەم کەس خنکا لە بەحری جێی بووە خۆراکی ماسیان بابە دەزانم تۆ قسانە لێ دەکەێت تا بمترسێنی کاگاراس باوت دەرێ 20 دەفتەر و 5 کیلۆ زێر لە مارێ بووە والله دەنا یەک فلس نەمایە ئەوەی پارچە زێڕش بی هەروە هەبی نەبی ئومێد و شیرن ئەو پارەیان بەدیە چۆن ماری ئومێدی دەرکەیان پێوە دراوە لە زیرانەکانیشیان پرسیارم کرد گوتیان با بۆ خانەی فرۆشتەیە بابت کووە هەموو پارە و زێڕی لە مارە داناوە دیارە بابم تەوەقیعی نەکردیە بژیرێ ئەوەی ڕاستی بێت تا ئێستا 2 جار باوت تاحقیقی لەوێ کرایەوە لەزمەی نەدایە و دەرێم ئاگام لە هیچ نییە هەتوو بری دەرچی کاگاراس بە برادەرەکانیم گوت گوتیان ئینشاڵڵا دەفەتەکە بهیمەتە چی لە بۆ دەکەین ڕاستی ئەم شەرمەزارم وەڵڵاهی ڕوون نییە هەرچی زەریدە هەیە لەسەر بابم دەنووسی دەرێن لەسەر تریاشی ژیرە زۆر غەمی هەندێک نەبی ئەو میلەتە زاکرەی سفرە ئەو ڕۆسپەچی هەمووی لە بکر دەکرێت دەزانم میلە لەبیر دەکا بەس لەکنی خۆی لەبیر ناچی کاگاراس بابت زۆر ئیمانی بۆ شتانە نییە آخر خەفەتەکە لێرەیە کاک ڕزگار ڕۆژێک لە ڕۆژان بابی خۆم نەدی ڕوو لە خوای بکە آخر کو وای بەسەر نایە طلعت هذا لو بينك خو بزر ناكي ها بابا لو خو بزركم چیو بچم قابل متسم لسدا ولا كوتش لسدا والله هذا بينا هاكل قوبه ساكن قلتيان كاك لو دم قرن ايها قابل متسم كرديا فرحه صندق بيقولي كل واز لو ساديني بينا حتى او نتيجه كيف كرة دوازي لبينا بارم لغي أخوي أيها وار استاتو لجاتي دريد دي ولو أواي ليدك كل شيء وسمه وس قلي هذا من نكحي تظن شيء مسألة هنا بابا سنابنا ان شاء الله اما تينا قلت له اخذ مشوش كردي ايش مشوش نبم هيك انقوم تانكوش سفين بوصعي اتو هلا راوستي هذه بقاندي لزارات طوري تربوا هيواش پاسه سالان او همو دلاری بده ماموسای لو بگیره افضلهم داخلی وزارش نبوه کنم بردم لدستان يا ربي خوايا زور شكر الحمد لله خوايا ورجعنا لتيداينا داي بابا تاور نازل نقول ما خدت مشوش كردي او شتاني كروي داير الشركه اما تسلم مجلس سابين الشركه بزيشتي علاقه من داير كل ادي لك اللي عندها ازاري دي شينا على اوصل هالنادات نعم ان شاء الله بابا ان شاء الله اوصل هالنادات او موضوع بروي وقفات توا خلاص تبر برون السفينه شهر نهار دانش مزاد او تكبيره تبكي او دريتس وتساوي داخل كوره بالسفين وش بخواي او لبردي خوي اغاي لكزنيا نمديد عمرم صرف كرنا نمديد من دارك لدوي بروا كتب بس مريد بكلنا ونوبتي تونيا كتب بس بدم لدستان فجر من دكي واز لو فكروا خيارنا الديني كاكا او بريارك دايكو فشباب بنوي نية كاشخو اتوبا من ناري كودر الدي وبتاكي تاني او باب الناس دارت بزيري هو كل كاكا لو بزير لو قابلة شيء هم يقدو سارو لا حلبي زحمته هوري زحمته بخداي او خارجه او نيه كاتوها توقعي لكي او هافكري لكي هذه كاكا وعالمكو هم تشوف زۆر بە زۆرش ئیقامە وەرگرتیان ڕاستە زۆر کەس سۆ ئیقامەشی وەرگرتیان بە زۆر کەسی ژوا 5 ساڵە لەوێن دەرێنە و هیچیان بە هیچ نەکردی هەورۆ کاکە قەید ناکە خۆ لە خەو مشکلێرە ڕزگاری بووە ئەم تێنان کاکە ناکرێ ئەمە هەمومان بچینە خارج ئەدی پێم نارێت چێ لەو شارەی بمینێت چێ لە وڵاتی بمینێتەوە دەزانین چی لێرە بمینێ ئەوەی ڕاست سەب لێ دەخۆ و خێری لێ دیتیان کاچی خۆم ئەت چیش لەو قسانە هەیە ئەتوو ئاگەر لە باوی خۆت بووی ئاگەر لە دوکانی خۆت بووی کار و کاسبی خۆت بکە ئەتوو لۆ بۆ قسانە سەری خۆت بە فەتارە دەدەی دەمادەم وایە دەڕۆم هەتا سەرم بە فەتارت نەچوان هەورۆ ئەتوو دەزانی بەو ڕۆیشتنە غەدرێکی گەورە لەو بابەت دەکەی نا ئیشاڵە هیچ نابین بابیشم وردە لەگە وزعەکەی ڕادێ کورە لێرە هاتنی چۆ حالی چە ئەو بابە بەستە زمانەت هەیتی نوتی ئەتووی لە دەزمایە ئەتوش ئەو های لێ دەکەی هەورۆ
كل كاكا شي دري مسبين هاجم وعدي بقى ما يندر اول زار انقص صاحبك دايما درجتنا ما باشترين دكتور ئەورۆ دەزانی ئەو مۆزوعی تو بەچێ دەچی بەچێ دەچی بەو کابرایی دەچیتن دەرێ پێشەوەی کەری بکڕی چوو بۆ ئاخوڕی لە دروست دەکرد بریا زووتر بڕۆشتی بوایەوە خۆت نەجاتدا بوایە کاکە هەرچەند کردم نەمتانی بابم بەزێ بێنم ئێکورە بابت ئەو نەوە بابەبی دەبوایە هەرزوو بەزی دێشت بوایە وەڵڵاهی نازانم چ بکەم بە قورعان مارمان وێران بوو شەریکەمان حەجز کرا بابم کەتە سزنێ ئەوەی هەبوو هەموو دزرا ئارەس ئەگەر ناتوانانی ئەو واقعی بەجی بێنی دەبی لە سفرەوە دەست پێ بکەیەوە زۆر زەحمەتە بتانم ئەموو چی بابم پێ ناکرێت ئەو جە شێ دەری ئەتوشی بابت بکە ئەدی چ بکەم ئاراس بە پاک و خاوێنی بە ڕێک و پێشی بیکە خۆت تووشی مەشاکلە مەکە ئەوڕۆ لە وڵاتەی ناتانی ئیش بکەی ئەگەر هەموو لایەکت ڕازی نەکرد و ئەو قورگانەش تێر نەکەی ئەمن نازانم ئەتوو بەرنامە چییە وەڵڵاهی بەخۆشم نازانم سەرم لێ شێوایە کاکە ژیان ورەت بەرزبی لە ڕێ ڕزگاری مەحامی مەحاولە بکە عجز لەسەر شەریکەکەتان هەستی لەگەر سیڤەری ئامۆزات سەر لەوێ دەست پێ بکەنەوە لۆ بابم سومعی شەریکەی هێشتیە تا بچم جارێک کە شەریکەی بکەمەوە ئەو شارە هەمووی باسی شەریکە و تریاکەکەی بابم دەکەم دەزانێت زۆر ڕووخای کاکەی ژەوها نابی بڕۆ ناوی شەریکەکەی بگۆڕە و بەناوچکە دەست پێ بکەوە با بزانم وەسعی بابم چی لێ دێ هەنجی قسەش لێ دەکەم ئاراس بەژێ من دەکەی ئەتوو ئاگاد لە مارێبی باشترە باش شیرین و ئومێد ئەو جارەش نێنەوە دەستەکی بەم ئارەکەی دابینن ئەوەی هەیە بیبەن شیرین و ئومێد پارە و زێڕەشی کەمیان نەبەردیە تا جارشکە بێنەوە باشە لۆ تا ئێستا شکایەتت لێ نەکردینە شکایەت کرایە ئەمڕی قەبزشیان لە بۆ دەرچووە بە شوڕتە دەرێ نازانین لە چێن دەرێنە خوا کەریمە ئەوانیش بە سزای خۆیان دەگەن زۆر دەترسێ من تووشی مشکلێکی بم ئەو جاتە لۆ دەترسێت کو نەترسێ ئەوە نییە سابر گیرایە مەترسێت سابیر لەو نەوعانە نییە سەری برادەری خۆی لە قوڕێ ڕابکە خۆ ئەگەر نەژیرێم تازە ملک و سامانم هەمووی تێچوو تو دەتوانی خۆت ڕاستکەیەوە ئەو جارەی ناجارە چی دی ئەمن دەزانم ئەو ئیشە هەموو لە بوسەری تاهیریە کو دەزانی کاکە زانیتی ئەمە لەگەس تابیری ئەو سەبقەمان پێکەوە کردی ئەی باشە لۆ تەلەفۆنەشی لۆ ناکەی دەتەوێت پێ بکەنی و تەلەفۆن لەسەقە پاک بکە ئەی باشە دی چ بکەین چارە بەخۆشم نازانم ئەوە مێشکم دەتەقی لۆ تەلەفۆنەشی لۆ فەرادی ناکەی وەڵڵی ئەوە فکرێکی جوانە بەرا فەراد تازە لۆ من چی پێ دەکرێت چێ نارێ فەراد شتە چی دەزانی ئەویش تووشی دەردی خۆی بوو ئێستا ئەو چه ئاگای لە منە ئەتوو یەک ڕێت لە پێشە باشە ئەو ڕێیە چییە ئیلا گەر بچێ قاریت باشە تو بێ قوتارم ببی ئێ جارێت چ نەبووە بڕۆ فیزەکی دوبەی وەربگرە و ماوەشی لێوێ پاردەوە هەتا لایەک بەلایەش دەبی وەڵڵاهی زۆر ڕاست ئەوە باشترین قوتە بابە تازە لە کنزافتەکەی بووم گوتی کاکە بڕۆ چیدی ئیشمان بە تو نییە يعني تەواو چیدی نانێن لە دوور عەلاقەمە تو نییە لە دوور و لە نزیکەوە هیچ عەلاقی بە من نەماوە مەسەلە خەڵاس تەواو خەی خوایە الحەمدولله ئەو جارە لەو خەڵی نەجاتیمان هەزار الحەمدولله ئەو زەکۆڕ جۆر لەباری خۆت بی بەڵێ بابە لە سفرەوە دەست پێ بکە تەکبیرەکی لە حالی خۆت بکە چیدی ئیشەکی وا مەکە سەر ئێشەی تێدان ئیشاڵە بابە ئیشاڵە خەمێمت نەبی بەس نازانم سەفینی برام چی کردەوە وەڵە کوڕمەوە ئالی برادەری سی وەرەقەی دایکێ ئەگە ئەمەش هەندێک خەڵکێنە و لە بینی خۆمان و لۆی تەرتیب بکەین بەڵکە خوا دەکات سەفەرەکەی پێ بکات ئێستا ئەو پارەژنە چی پێهی ناباگە لە گەرەک باشتر نەبوو تۆ خوا حالەمەگە ئەو مەوزوعی قەپات نەکەی بەسە بێتان بابە دەبی حازی محەممەدی خەزوری سەفینی یارمەتیشیان نەدە لە ئەو سەفەری و لە علاجەی واللهی کوڕم شتێکی هەلۆ دەکەن بەناشکرێ بێوانش خۆ حالیان لەمە باشتر نییە یا ڕەبی خوایە ئەو سەفەریان سەفەری خێریان بی خوایە بە سەلامەتی بگەڕێنەوە بەخۆش اللهم ئامین خوا بەگەوت دابڕۆنی جا سێ وەرەقا چ قیمەتی هەیە لە بۆ بابی تو ئەوەی ڕاستی بی گوتی زۆرم ئیش پێیە بڕۆ سەوری و فەوری لە بۆم بینە وەڵڵاهی ئەوەی ڕاستی بی هەرێم چیە مام حاجی نیتت بەخوای کوڕم ئەمە نارێم نیتم ئەوە دە وەرەقەمان هەبوو لە مارێ ئەوڕۆ هەورۆ هەستا بردێ دوکانێ یعنی مام حاجی هیچ شک نابی ئەوەی ڕاستی بی وەرەقەکەم لە کنە ئەمێن ئەو وەرەقەت دەدەمێ
ئەوی دیش ئینشاڵڵا لە یەک دوو ڕۆژێ لێتان پەیدا دەکەم. مام حاجە تو بینە ئەوە ڕقم بدێ دوای ئینشاڵڵا لە بۆ دووەکەی دیدێمەوە. وەڵاهی کوڕم فەرموو ئەوە وەرەقەکە لە بۆ ئەوەکەی دیکەش خوا کەریمە ئینشاڵڵا جێبەجێ بەخۆتان دێنم. ئەگەر تەمینی ئەوە تەلەفۆن ها بە خۆت لەگە بام قسام بکە. نا کوڕم ئەوەی ناوێ نا من درم تەمینە. مام حاجی گوتم نەوە خیار لۆ لایشی بچی. نا کوڕم نا سەلام لە بابت بکە پێشی برێ ئینشاءڵڵا لە بۆ ئەوی دیکەش لەو ڕۆژانە دەگاتە دەستی. باشە مام حاجی گەلە مەمنون ئەمن دەڕۆم. بەخێرچی وەچیری سەلام ئەمەڕۆرە. ئینشاءڵڵا حافیز. کاکە تو لۆ دیارنی خۆت لە مشارکتەوە خۆت بزر کردێ برا. کاکەندەر نیم سەعات دەبێ من لە استعلاماتی دانیشتم باش و برایەکەت گوتی کاکەندەری بێتە ئۆفیسی خۆم لەوێ چاوەڕێ دەکەی. باشە هەر بەوی خەبەرەکەت ناکا برا لە من. خۆنەوە دانیشتیمە لێرە. برێم چ بەخوای دانیشتم گوتم نەوە مەشغوڵ بی ئیشی هەبی. وڵای ئیشەکەت چییە ئەوە خەریکم جارێ بە حسابات و بە کۆمپیوتەر و بۆ شتانە. سار یارەبی کاکەندەر. باشە تو لەوەی گەڕێ لۆ نایە لەکەم برای خۆت ئیش بکەی و خۆت لەو مەشاکلانە دوور بێخەیەوە. وەڵی کاکەنوار تااقەتی ئیشی شەریکە و مەلیکەم نەمایە بەڕاستی. ئەدی بەتەمای چ بکەیت؟ وەڵا لەگە برادەرەشی بەتەمای گەرازەشی دارێت چەگل و قوم و شیش و چیمەنت و ئەشتانە فرش. بەخوای باوەڕ ناکەم بە تو بکرێت. عیلازم چێ برا مەجبورم. وەرەکەم برای خۆت ئیش بکە کات فەرهاد. بەخوای لە کاک سابیری زیاترت دەدەمێ. ئەمیش عادەتێکمێ بە خۆت دەزانی حەزم لە مەشاکل و بینەوبەردن نییە. لە ترسێم بێمەک لە توش ئیش بکەم دیسان تووشی بەزمەچی دیبووم بەخوای. بەزمی چ کاکە؟ لۆ ئەمن نازانم ئەتوو لەگە بەکری تەنسیقەش تاوتان هەیە. ئەو زەمان ڕووی کاکە ماوەچی زۆرە ئەمن ئاگام لە بەکری نییە و لێی دوورم. بەڵام ئەتوو بە من بڵێ کو دەزانی ئەمن تەنسیقم لەگە بەکری هەبوو. کاکەنوەر کو نازانم. سوارەی ڕەحمەتی بە تەفسیلی هەمووی لۆ باس کرد. ئەوها باشە ئەتوو بە من برێ. سوارەی ڕەحمەتی چی لۆ باس کردی جگە لەوەندەی؟ وەڵاهی دەیگەوە تا بکرێ خۆت لە بەکر و ئەنوەری دوور بگری. ئەوانە لە سابیری باشتر نینە. سوارە هەرەوکەین و بینەی دەکرد لۆیە ئەوهای لێ بەسەر هات. لۆیە نامێ بێمەنا ئەو شەریکەی دەتسێن بەڕێی سواری دابچم و چوین بەسەر بێ. نا برام نا ئەتوو فەرقەکی زۆرت هەیە لەگەر سوارێ. برام کاکەنوەر بەخۆ بە بەکری وازم لێ بینن خێرتان دەگاتی تستان پێ لە من ئیسیفادە لێ ناکرێ. ئەوها ئەرێ وەڵڵا ڕواتەبی باران چونکە دەم و دەست ئەمن پارەکەم هەمووی لەکن نەبوو لە بۆت بنێرم زۆر قەلبم پێ تێکچوو بەڕاستی. حازم محەممەد پارەی چ ئەم تێناگەمە تو بەحس چ دەکەی؟ ئەدی ئەتوو داوای سێ وەرەقەت نەکرد بوو؟ ئەمن داوای سێ وەرەقەم کردیە؟ ئەدی ئەتوو هەرێمت ڕەوانە نکردە من نەکرد بوو؟ ئەمن هەرێمم ناردبی؟ اختیارش بوو بارام دەرەی مێشکرد وەشی جاران نمایە. لە تۆ بەڕاستە حازم محەممەد؟ ئەدی خۆ سەحبەتشی لەگە ناکەم سەلامەت بی. یعنی هەرێم هاتبوو داوای پارە لێ کردی؟ ئەرێ وەڵڵا وەرەقەتشم دایێ ئەوە دوو وەرەقەکەی کە شلۆت من نایەوە هاتیمە. حازم محەممەد ئەتۆ شێتم دەکەی؟ بارام ئەوە تو چ دەری؟ قەدی ئەتوو چ دەری حازی محەممەد؟ بارام ئەمن باسی چی دەکەم ئەتوو باسی چی دەکەی؟ وەڵڵاهی سەیرم پێ دێ بڕواتە بێ حازی محەممەد ئەمن نە پارەم پێویست بووە قەناعەت بکە نەهرێنیشم ناردیە. کورە کووەیە یعنی ئەتوو هەرێمت ڕەوان نەکردیە؟ بە قورعان هەبی نەبی ئەو سوڕگومەتە گەچتێ لێدەم. لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. قلت ورقك دايتي؟ أري والله أجر خو بين والله هرسي ورقم داي. حازم محمد صانبو بيدنبو والله أوصل ما قولش كذا يكردم. زوجة ورا لأولادي أو زماني. حازم محمد بردك لسداني أتلومني لي قرأ من دعاء بقوم علاجي لكم. هوكا هرشي رويدا ما يكهربا. هلي مشتوشي بزمكشي مكة. بابا قير السيا أو زرر بالا من بكريتن. أو زبرام حازم محمد أو زرر لو قوري لوبة بكري. أمان ولا خيتو دموا. دردي هريميش بقوم تماري دكم. أو زبري أنا زوايدكو. أنا والله بابا هاجم. باش نيجو كنا واحد زلزال شركة رستي. رزقاري وحامل يقول ودا كان بلو سيروجي حد زكاستي. إن شاء الله الشركة حد زي سهرستي وأراض دس رودس بيركات. بابا أراض بالي زور قصة زحمة تبتان. كل خو. أما محمود ياك هاو قريب كان بشكل أسر نبي دروا. بابا تازه شو دعم لقرا الشركة لك؟ اسمه عينما رجعنا خارج باس لكن بخلاقه هم رج زي دل سري دمسي. دزانم كرم دزانم بس أراض زور زيدك كرم
دەزانی خۆی دەزانی کوتەعامل لەگەڵ شەریکەی دەکات سمعی وەکو زاران دەینەوە بابی من بابا ئەگە ئاراستێک زیفرێت کردم بچم لەگەریش بکەم کوڕی ئەری وەڵا کوڕم ئای لەمە خۆ بڕۆ ڕاستی ئیشی لێ بکە کوڕم ئاراست برای بشتێتە کوڕم ئامۆزاتە بری ئەمەش وەکو زاران تااقەتمە باە بزانە کۆم جەگەم بۆ دەهاتم بابی من بابا ئەدی ئەمە لە بۆ مەوزوعی سەفەرەکەی چ بکەین باشە کوڕم نابین مەوزوعی مامە دێکرابیتەوە ئەوزۆ سەفەرەکەی بکەم بابی من ئەخلەوانی کاکسەمان چاوەڕێ مە بکە کوڕی خۆم بەوە سات زەوەرم گوتی ئەمە لە بەچ سەفەرەکەی دەکەم بابی من ئەم زۆر پێم خۆش بوو زوو سەفەرەکەمان بکرد بە بەرەم دەستی ئارازم نیامە کوڕی خۆم ئەمە چەند ساڵ لە عەزاب دەژی سەبرم کردی ئەوەن ڕۆژە سەبر نەردەگرم ئەم ئێستافتم سەرێکی ئارازی بدەم زۆر باشە دە باشە کوڕم خوا لەگەر بە شێ زۆرە باشە باوی من محافظ بە هەواری برسە ئەیا ڕەبی خۆیە دەگەی خێر و بەرەکەتمان لێ بکەوە ئینشاءالله ئەوە ئیش بکردت هەیە تۆڕ یێنێ وەڵڵا کورە دەسڵاواتەشی لێدە ڕەحمەت لە باب و باپیرت ئەموو خەتای فەرهاد و سەفینیە ئەگەر لە بندا ڕەقەمت قەت بستێن لە شەوها ناکەی باشە لەو پارەم نادەنێ ها چەند جارت پێ گوتی پارەم دێ پارەت بدەمێ بچی خۆڵیاتی پێ بکەی ئێستا وازم لێ دەنی یان نا بینە بینە بزانم لە وەرەقە چەندت پێمایە بینە چ چەندت پێمایە هەموم لوش کرد کووە هەمووت لوش کرد یەک وەرەقەت خوان دیارە پێ هێشتا وا دەزانی نەفەری کەبابی بەدەفرسێ و عالەم بە سێ درهەمی دەستە نەبی و نسی کو حیات بردم لەکن حازم حەمەدی نەمدەتانی سەر بڵند کەم تەمەشای بکەم بگرە ها ئەو 10,000 بگرە بە من ناڵێ 10,000 چلێ بکەم لە وەرەقەتی 10,000 پیشان دەدەی کورە دەبەجلیکانە بەنزینەش بدە ڕەحمەت لە داخ و داپیرت با تەلەفۆنە چیلۆ فەرهاد و سەفینی بکەم شەک بدەبی وەک لێ بکە لە بندارە بتەڵزێنەوە هاتوو ناچارم دەکەی پەنا لە بۆ شتێکی زۆر گەورەتر ببەم دەی ئەوجە هیچ مایە دەکەی ئەتوو ڕۆک نییە بەس مەکملۆ دەبینیەوە کورت باش نییە مشکلەکانی من هەر پارە شتوایە ئەدەگەر تووشی مشکلە ناموس و کوشتت بکەم چ دەکەی دەی بزانە ئەوەت ناکەی تووشی ئەو بەس بەسمان ناکەی وازم لێ بینی باشە وەڵڵاهی دەنە تووشی دەردەکت دەکەم لە بۆ سەر دەزوێ شەربی فیشت فەنجی لەگە خۆت وەرە هەستە بڕۆ دەداسە لە بەرچاو بچن بە هەستا ئەی تۆڵێنێ وەڵڵا کاگەڕاس کاکە ئەوە حیز لەسەر شەریکەکە شەرجیرە ئەوجا ئەتوو ئەوە لە ئیشی خۆت دەست پێ کە لە یەکەمەوە بە ئیشی خۆت بەردەوام بە ئەتوو بە من برێ بابم وەفیکۆ بابت بەوەنتە ناڕخێ مطمئینیش بە بابت بەردەبی کو بە ئاسانی بەردەبی کارزگا چمادوو چیلۆ تریاک گەمەیە کاکە مشکلەی تو ئەوەیە زۆر بە فەقیری بیر دەکەیەوە تێناگەم دوایی تێدەگەی ئەتوو ئیش و کارەکانی خۆت مەزبوط کە دەبێ ئەوەلات و فایلەکان ببینەوە زانیا ئەو ئیشانە لە چەند دەڕاوەستایە بەجێ من دەکەی دەچی کاک فەرادی دێنێەوە کاک فەراد زۆر زیرەکە ئاگای لە ورد و درشتی ئەو شەریکەیە بڕوا ناکەم بێتەوە چونکە ئەوە لە بام مەعاجز بۆ لێر شەریکێ بەسێشتەیە باشە لۆ ناسی تەکلیفە چی لێ بکەیت بەشکم بە قسەی تو بگەڕێتەوە بە قسەی تو دەکەم کاکزگار هەرچەندا بە زەحمەتیشی دەزانم ئەگەر فەراد بێتەوە شەریکەی دەتانی خۆت ڕاست بکەیەوە باشە تو بڵێ بابم پێی ناخۆش نەبی باوەڕ ناکەم بابت پێی ناخۆش بی لەبەرەوەی بابت لە وەزع چی وایە پێویستی بە فەرادیە باشە لە مۆزەری بەکر و تەهەری هەموو چ بکەم ئەمن ئەوڕۆ بابت دەبینم بزانم دەرێت چی ناکری ئەو نیش ببینم ناکرێ ببینی هێشتا لەژێر تەحقیقدایە زۆر سەلامی لێ بکە برێ ئاراست ئەوە لە سەفر و دەست پێ دەکاتەوە هیچ غەمیان لێت نەبی هەمووی تێدەگەیەنە هەموو خەتای تۆ هەندی هەری فعلەکەی بۆ حاڵت گیان کاکە مەوزوع دیفاعکردن نییە هەموو شتێک بە تێدان و لێدان و تان چارەسەر ناکرێ فەراد کردی و توخوا وەزعمە تێدانی چی کردی حیمای نەبزی لەکە حاج محەممەد خەزوورت بە من دەرێت سەر وەڵڵاهی شەرمەزاری بوومە نازانم بە چاو ڕۆژی بچمەکنی چی پێ برێن فەراد والله گە بەجێ من دەکەی ئێستا بەخۆ بە تو دەچینە ژنەری هەموو قەت دەشێنی بەدارە چی من وەچی پێت و بۆ لێدان ئیلاج نییە ئەگەر لێدان ئیلاج بە ئاو لێ نەدەخواتەوە عیلاج ئێستا چی لێ بکەی چی لێ بکەی کاکە من دەرێم دەچمە لای دکتۆرەشی نەفسی یان بە حسەکی ئیجتماعی دەبینەوە زانم بە کوڕلو عاقڵ نابین تێیان دەگەینم بەخوا عیلاج دیتەوە هەتا ئەتو دەچی لەوان دەپرسی چێ نارێ ئەو ئەفەندیە سێچار دەگەری لێ بابمانەدا والله فەراد ئەم بەخۆشم نازانم سەرم لێشەوە حتا بە مشکلی خۆمان ڕادەگا مشکلی لەم فەندیش ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات کورە من لەوەی دەترسێن تووشی کردنی گەورەترمان بکات تووشی قەزەشی ناموسمان بکات تووشی دژمنداریشمان بکات ناکات چ خۆم ئیشاڵڵا ناگاتەوە هەدەی لە دوای هەرێمیشەوە چاچی دەناسێت ئەو پیاوە نییە ئەو غیرەتەی هەبی دەست لەو ئیشانە بدا نازانم بە قورئان نازانم چی کورە نەدەخینی نەژنێ دەینی نەدی بەجی داک و بابم دەکات نە ئیشەشی دەکات یعنی خوا سبحانه وتعالى ئەوەی خەڵەکەی بەس بە بەزیرداری داک و بابم کاچۆ ئەو جارە سەر دەکەم لێ بگا ئەمن بە نەبوون یانی قسەی لەگەڵ دەکەم بێ ئەوەی یەک شەقیشی لێ بڵێم زانم ناگەمە نەتیجەشی بابا ئەو سەبرەش لەوت ئەو چند سەرش دەدەینی بەس خوا
بڕۆ ناو دڵ و دەرونی بزانە گرێ کۆرە ڕئیسی ئەو کوڕێزیە بکەوە شەر بزانین بگەیت شتەشی بە هەمومان هاوکاری بکەین و حالی بکەین. باش وعد ئەوی شەر دەکەم جوابەکەش لەو دەیگەوە بەس بەلاجێ یەکیشی لە بۆ بکەن برێ مەهێلە باب ئەوەندەی فعالکە ئەوەندە هاوارکە هێوریکەوە باشە كل أخ أبا فقير بقرآن مرد لسيو فوتا ولسيو أتو أقال لي بقول فلها سفين غاردا بمقلي حتى لفرصة تلفون ورنا ذات من الدس أو كري فوتا راس كاتش خاصة بري باب مداو أو هدي مش له عقل بقى آمين يا ربي إن شاء الله كاسي بقى حزم دي بيه الشركة لقلم نيشي والله أعراز نازم موضوع عبرك وزحمة دبينا إيلو لبر بارت تسيم دوا بزاني مفتك لو درسكا مرواناكم باب مشي زارم فكر كاتو كودا زانيتو سزن شتشي كمني لبو غوريني فكر كرنوي باب أمن بزحمتي دبين ما وشي حتى أنا بعرف شو تكلف لي كلمة كهاوكاري بكم سيبر أما موضوعا يوينية تدو دربي أقاتو أورو هاوكاري منكي أدي كنجي هاوكاري منكي بس هرتساو أراس أمن هاوكاري دكم برام بشرتك شرطي سر شرطي أوي زاري باب نزانم نقدر تويش دكم لو والله نوك خفتي بيه بخوا يا مرة رزقاري محامي وخبري بنيري أمن الشركة دركي باشا بس هرتساو برزقاري جرم بازاري بباب الناري زور تاكا أمن لا خصمة الدم بس حازاكي يشتك لو كنا شركة پێم خۆشە ئیش حسابات وشتی وەرگی هەتا بزانین چەند قادارین پارەمانەکەن چێە مەشروعەکان گەیشتنە چێە باشە بە سەرچاو ئەم دەستکەی و دەست بەکاردەبم بەس بۆ بزانم ئەو ئیشتە بەم و بەتنێ ناکرێت دەزانم سیبەر ئەمە برادێکم هەیە ناوی بۆتانە هەتا بێ کوڕی چاکە سبەینێش تەکلیفی لێ دەکەم بزانم نایەوی شیشکە جێی من دەکەی زەرەر ناکەیت نازانم سەرم لێ شێوایە هیچ سەرت لێ نەشەوێت هەتا زوو با بڕۆین و خۆمان نەجات دەین لەبەر داک و بابم نازانم چ بکەم ئەگەر خەمی داک و باب تەوەرە با بڕۆین سبە و دیزبێکی گەیشتین دەر یارمەتیان لێ بنێرە و تەواو ئاخە دەرسێم وایش لەبەرە من تووشی مشکلێکی بوو بەخوای فەقیر عاری چار ڕۆژ داک و بابە دەگە وەزەکەی ڕادێن عەلی سەفین و فەرازی بڵام چیش لەوانە ئەتو لۆ مەسیری خۆت بەوان دەبەستیوە دوای پێم برێ وەم پرسیارە چە دەکەی دلت بە چ خۆشە لێرە خینەکە بۆ وژداخی نەبووی تەواو با فکرش لێ بکەمەوە هیچ فکردنەوەی ناوێ بڕیار بدە و با بڕۆین کاکە هیچ بنیارم نییە هاکوو بڕۆین ئەدی نەمگوت تو چ عادی من باشە با فکرش لێ بکەمەوە ئینشاڵڵا لەوێ ڕۆژی خەبەرەکە دەدەمەوە باشە بەس زوو دەبێ ئەو ڕۆژ بەشی جواب قاچاقچەکەی بدەمەوە ئەرێ وەڵا کوڕم بڕۆ ئای لێمەخۆ و لەگەر ئامۆزایەکەی ئیشێ بکەم شەربی بابە قوسوری لۆ نەکەم ئەوی لەتوانام دابی لە بۆی بکەم سێبەر کوڕم دەمەوێت سەرم برم بکەیت سابیر وا تێبگە ئەمە هەر پشت و پەناوی وینە باشە بابە ئەگەر وەستا زەوهەری بەجێ بێرم دەبی وەستا زەوهەر گلەیینەکە باشە کوڕم ئەوە عایدی منە بەخۆم قسە لێ دەکەم بابە ئیشاڵڵا هەبڕێک بینەوە سەرخۆ سەفەرەکەی دەکەین با مەسیری سابیری مامە دەربکەوی و شەریکەش بێتەوە سەر پێ ئەوجا ئیشاڵڵا سەفەرەکەی هەر دەکەین زۆر باشە ئیشاڵڵاوە دەکەین ئاراز ئیشەکەی مەزبوط کاتەوە لە قسەی ئاراسی دەرنەچی و بەجێ بکە و هەرچی ئیشەکی تەکلیف کردی و پشتی بگرە بەس ئەم پێم باشە تو ڕزگاری محامی ببینی واللهی ڕاستەیە کوڕم ئەم مۆزۆڵم هەر لەبیر نەبوو ئەدی چییە وەی بزانی مەسیری مام چی لێ هات و چی بەسەر هات بزانم وا ناکەم ئەو یەک دۆژەی ببینم خەبەرێکی لێ ڕوم بزانم مەسیری چی بەسەر دێ